هەندێشمان ڕۆشن کردەوە لە گفتوگۆکەی کالیکلیس لێرەش بڕێکی ینی هەستەکەم ڕۆشنکردنەوەیکی زیاتری دەوێت ئەمە بۆ ئەوەی ئەو لێنە ببینین ینی ئەو پەیوەندێ ببینین لە نێوان دیمۆس و لۆگۆسا کە لە نێوان هەم جەماوەرەکە هەم سوکرات هەم کالیکلیسا دێت و دەڕوە. تاوان کالیکلیس دەڵێت تۆ ناچارت کرد گۆرگیاز لەگەڵ خۆیان لێک دژ بێتەوە، ینی تۆ وات لێ کرد لە کاتێکە ئەوەی وەکو وتمان وای لێ دەکا لەگەڵ خۆیان لێک دژ بێتەوە چییە؟ دیمۆسە، جەماوەرەکەیە. بەڵام جەماوەرەکە چۆن وای لێ هات، چۆن گەیشتە ئەو شوێنە کە داخوازیەکی هەبێ وا لە گۆرگیاز بکە لەگەڵ خۆیان لێک دژ بێتەوە. لەوانەکەی پێشوو باسی ئەوم کرد کە وتم کاتێک لۆگۆس دەدوێ مرۆڤەکان ئەوانەی کە لەو کاتا ینی گوێ لە گوتنی لۆگۆس دەگرن ینی بۆ ئەوەی تێبگەن بەرەو کوێ هەڵدەکشێن، بەرەو لۆگۆسەکەی ناخۆیان هەڵدەکشێن. تاوان ئەلێرا سوکرات بۆی ئەو زەمینەیەوە سازی دەکا بۆ ئەوەی ئەو جەماوەرەی لەوەیە لە وتنەکەی سوکرات تێبگا بەرەو لۆگۆس دەڕوە. ئەلێرەوە لە ناو جەماوەرە دیمۆس و لۆگۆس هەیە، لۆگۆس لێرە دەردەکەوێت لە ناو جەماوەرە، ینی جەماوەرەکە لەگەڵ لۆگۆسە بەرەوسازی دەڕوە، کە بەرەوسازی دەڕوە لەگەڵ لۆگۆسا لەگەڵ چیا ناساز دەبێتەوە؟ لەگەڵ دیمۆسا ناساز دەبێتەوە. ینی ئەم لێک دژە لە ڕاستیان سوکرات دروستی نەکردووە، ئەمە لۆگۆس لەگەڵ دیمۆسا دروستی دەکات. کە جەماوەرەکە گەیشتە ئەوەی کە دەبێ مادام ینی ئەمە شتێکی لۆجیکیە، مادام وتاربێژ بابەتەکەی ڕەوا و ناڕەوایە ئەی دەبێت لە ڕەوا و ناڕەوا بزانی، ئەگەر نەزانێت چۆن لەبارەیەوە قسە دەکات. یعنی بۆ نمونە کەسێک ئیشی ئەندازیاریە ئەی دەبێت لە ئەندازە بزانێت تا ئیشەکە بکات. ئەمیش ئیشی قسەکردنە لەسەر ڕەوا و ناڕەوا ئەی دەبێت لەبارەی ڕەوا و ناڕەواوە بزانێت تاوەکو بتوانێت لە شتەکانە قسەی لەسەر کا بڵێ ئەو شتە ڕەوایە و ئەو شتە ناڕەوایە، ئەی بەپی شتێک ئەمە ڕاوایە و ناڕەوایە، بەپی ئەو زانینەی کە لەبارەی ڕەوا و ناڕەواوە هەمانە. بۆ نمونە بینایەک هەندەسیە یا هەندەسی نییە، مهندسێک ئەندازیارێک دە قسە دەکات دەڵێ ئەم بینایە تەواو نییە، ئەی لەکوێوە دەڵێت تەواو نییە؟ بەپی بنەماکانی ئەندازە دەڵێت تەواو نییە. کاتێک ئێمە ئەمە دەبیسین و هەر کەسێکیش هەر خەڵکێکە هەیە تو ئەمەی بۆ ڕۆشن دەکەیتەوە ئایا کەسێک لە ئیشێک نەزانی زانینی نەبێ بەرامبەری دەتوانێت بیکە؟ بێگومان ئەمە شتێکی هیچ کەس ناتوانێت بڵێ دەتوانێت بیکات، بۆچی؟ چونکە لۆجیک ڕێگە نادا، لۆگۆس ڕێگە نادا کە تۆ ئەمە قبولکەی. جا لێرە سوکرات دی ئەو زەمینە ساز دەکات بۆ ئەوەی لۆگۆس قسەی خۆی بکات لە ناو جەماوەرە. وە کاتێک لێرە سوکرات ئەم باسە دەکاتەوە و شتەکان ڕۆشن دەکاتەوە، ئەو کاتە ئەو خەڵکەی لەوەیە ناتوانێ وا بیرکاتەوە کە کەسێک شتێک نەزانێ حەقی ئەوەی هەیە قسەی لەبارەوە بکات. وتاربێژیش لەسەر ڕەوا ئەوەی چ شتێک ڕەوایە و چ شتێک ناڕەوایە قسە دەکات، لەبەرەوە دەبێ بەپێی بنەمایەک بەپێی ئەساسێک بڵێ ئەو شتە ڕەوایە و ئەو شتە ناڕەوایە، بەپێی زانینێک کە هەیەی بە ڕەوا و ناڕەوا، وەکو ئەندازیارەکەی کە باسمان کرد. بۆ نمونە ئەگەر سوکرات نمونەکانی تر دێنێتەوە، کە نمونەکانی تر دێنێتەوە تەمان هەمان لۆجیک، ینی وەکو وتمان لۆگۆس لە هەموو شوێنەکە هەمان شت دەڵێ. ئێستا ئەمە لۆگۆس دەیڵێ
لۆگۆس چۆن بۆ ڕەواکاری ئەمە دەڵێ بۆ ئەندازیاریش ئەمە دەڵێ بۆ هەر شتێک لەو شتانە ئامان شت دەڵێ دەبێت تۆ زانینێکت دەبێ تاوەکو بتانی شتێک هەیە بیکەیت بەبێ ئەم زانینە تۆ ناتوانانی ئەو شتە بکەیت بۆ نمونە تۆ ئەگەر زمانێک نەزانی ناتوانانی قسەی پێ بکەیت و ئەمەش حەقیقەتێکە ئێمە ناتوانین لێی هەڵبین ئەمە وایە وە سوکرات هاتووە ئەمەی ڕۆشن کردوێتەوە ئەو پرسیارە دەکا باشە بابەتەکەت وەکو خۆت دەڵێ ڕەوا و ناڕەوایە لە ناو دادگاکانە تۆ هیچ لەبارەی ڕەوا و ناڕەواوە دەزانی ئایا ئەوانە فێر دەکەی کە لە فێری ڕەوا و ناڕەوایان دەکەی ڕەوانە چیە و ناڕەوا چیەکە دێن بەرگری لە شتێک دەکەن بە ناوی ڕەواوە و بە بەرامبەر شتێکیش دەبنەوە کە بە ناوی ناڕەواوە ئەمە لۆگۆسە تەبەن نەک ئەو خەڵکەی کە لەوێ دانیشتون لە مەجلیسەکەی کالیکلیس و سوکراتە هەر خەڵکێکی تر لەوێ دانیشێ ناتوانێت لەگەڵ ئەوە نەبێت کە شتێک ئەگەر کەسێک نەیزانێ ناتوانێت بیکات ناتوانێت لەگەڵ ئەوانە بێت چونکە ئەمای تر عەقڵ ڕێگە نادا تۆ پێچەوانەی ئەمە بڵێ ینی لۆگۆس ڕێگە نادا جا لێرە جەماوەر بەپی ئەم بنەمایەی لۆگۆس داوای ئەوە دەکا گۆرگیاز ئەگەر بێت و تۆ لەبارەی ڕەوا و ناڕەواوە نەزانی ڕەوا نییە لەبارەی ڕەوا و ناڕەواوە قسە بکەیت گۆرگیاسیش بۆ ئەوەی ڕەوایەتی لە دەست نەدا چونکە ڕەوایەتەکە جەماوەرەکە پێیداوە بۆ ئەوەی جەماوەرەکە ڕازیکە هەر لە هینی خۆیان بمێنێتەوە ئەو دێت چی دەڵێ با من خۆم فێری ڕەوا و ناڕەوایە دەکەم یعنی ئەلێرە لێک دژیەکە دروست دەبێت لێک دژیەکە لە ڕاستیە سوکرات دروستی ناکە ئەوەی وا دەکات گۆرگیاز لێک دژ بێتەوە لەگەڵ خۆیان حزوری دیمۆسە لەناو حزوری لۆگۆسە لەناو جەماوەرە یعنی لەناو جەماوەرە کە لۆگۆس حزور پەیا دەکا ئەو کاتە گۆرگیاز دەکەوێتە شوێنێک دەبێت خۆی ساس کاتەوە لەگەڵ جەماوەرە کە خۆشی ساس کردەوە لەگەڵ جەماوەرە خۆی لەگەڵ لۆگۆسا ساز دەکاتەوە نەک لەگەڵ سوکراتە بەڵام کە لەگەڵ لۆگۆسا خۆی ساز کردەوە لەگەڵ خۆیان دەکەوێتە لێکدژی بەڵام ئەو خۆیە کێیە ئەو خۆیە خۆی نییە لۆگۆس نییە دیمۆسە چونکە لای گۆرگیاز خۆ دیمۆسە نەک لۆگۆس لەبەر ئەوە ئەو خۆیەی کە گۆرگیازەتی دیمۆسە بۆیە لەگەڵ خۆیە کاتش دەبێتەوە کە خۆی نییە یعنی ئەوەی لەگەڵ یا هەم ئاهەنگ دەبێتەوە خۆی لەناو خۆیان هەیە و خۆکەی ئەوە یعنی بە معنایەکی تر گۆرگیاز لێرە لە ڕاستیە لەگەڵ خۆیان لێکدژ نەبووەتەوە یعنی لەگەڵ لۆگۆسە لەگەڵ چیا لێکدژ بووەتەوە لەگەڵ دیمۆسا لێکدژ بووەتەوە بەڵام کالیکلیس دەڵێت تۆ وات لێ کرد لەگەڵ خۆیان لێکدژ بێتەوە بەڵام تەبان لەگەڵ چیا لێکدژ دەبێتەوە لەگەڵ خۆیان هەماهەنگ دەبێتەوە بەڵام لەگەڵ ئیشەکەیە لێکدژ دەبێتەوە یعنی ئیشەکەی ئەو کە عیبارەتە لە وتاربێژی و وتاربێژی لێرە ڕەوا ناڕەوا فێری خەڵکەکان ناکە تەبەن ئەم مادام فێری ناکات دەبێ خۆی دەبوایە گۆرگیاز بڵێ فێریان ناکات یعنی ئامادە بوایە بۆ ئەوەی لەگەڵ خۆیە ناکۆک نەبێ ئستعدادی هەبوایە حەقیقەتی ئیشەکەی خۆی بە جەماوەرەکە بگەیاندایە بەڵام لێرە گۆرگیاز لەبەر ئەوەی ینی خەڵکەکە ناچاری دەکات بۆی جەماوەرەکەی لە دەست نەدا لەگەڵ لۆگۆسا هەماهنگ دەبێتەوە نەک دەیەوێ هەر لەگەڵ لۆگۆسا هەماهنگ بێتەوە لێرە ئەم هەماهنگبوونەوەی لەگەڵ لۆگۆسا هەم ئاهنگبوونەوەیەکی ساختەیە هەم ئاهنگبوونەوەیەکی ڕاستەقینە نییە
تەنانەت جەماوەرەکەش کە ئەم ئاهەنگ دەبێتەوە لەگەڵ لۆگۆسا لەوێەوە هەم ئاهەنگ نابێتەوە کە ئەمە حەقیقەتە، لەوێەوە هەم ئاهەنگ دەبێتەوە هەز دەکا ئەگەر گۆرگیاز ئاوا بکە ئەوە فێڵی لە خەڵکەکە کردووە، یعنی خەڵکەکەش مەسلحەتی خۆیان وا دەکا کە ئەوە ینی لەگەڵ لۆگۆسا هەمانگ ببنەوە، نەک یعنی ئەگەر باتایە و لای جەماوەرەکە ئەوە لە بەرژەوەندیانە بواە کە لەگەڵ لۆگۆسا هەمانگ نەبنەوە، ئەوە چی دەبوو؟ ئەوە لەگەڵ لۆگۆسا هەمانگ نەدەبنەوە. هەلێرا سوکرات دێنێت ئەوەی کە لۆگۆسە لە ڕێگەی سوکراتەوە دەوترێت لە شوێنەکە لەگەڵ دیمۆسە، ئەوەی کە دیمۆس دەیەوێ کە ڕەبتە بە بنەمای بەرژەوەندیەوە چی دەبێتەوە؟ یەک دەگرێتەوە. یعنی ئەمە وەکو چی لێ دێ؟ وەکو ئەوەی کە لەوانەکەی پێشوا باسم کرد، جەماوەرەکە ڕەنگە ڕەشەکە بەسەر ڕەشە ڕاستەقینەکە دەدەن کە لۆگۆس دێڵێ، وە بەهۆی ئەمەشەوە چی ڕوودەدا؟ گۆرگیاز ناچار دەبێت بڵێ ئەوە بڵێ کە ڕاست نییە. یعنی لێرە بزانن ڕاستیەکەیە کە دەگوترێ بزانە چی دروست دەکات لەو شوێنە کە دیمۆس حکم دەکات، یعنی کێشە بۆ دیمۆسە لەناو خۆیان دروست دەکات. کێشەکە دەکەوێتە نێوان گۆرگیاس و جەماوەرەکەی کاردووکیان محکومن بە دیمۆس، بەڵام بە جۆرێکی تر دیمۆس دێ چی دەکات؟ ئەوەی کە لۆگۆس ئاشکرای کردووە دێ بە جۆرێکی تر دەیپۆشێ، ینی لەگەڵ یا دژ نابێتەوە، بە خۆسازکردنەوەیەکی ساختە لەگەڵ یا چی دەکات؟ دەیپۆشێت، ینی ڕەشەکە دەدات بەسەر ڕەشە ڕاستەقینەکەی خۆیان بۆ ئەوەی دەرنەکەوێت. هەر لێرەشەوەیە گۆرگیاس تووشی ئەو پۆشینە دەبێ، ینی ئەوەی کە ڕاستیەوە لەناو خۆیان دەیپۆشێ بۆ ئەوەی بەهایەگەیە لە دەستی نەدا. جەماوەرەکەش لەبەر ئەوەی ئەگەر ئەوە وابێت کە گۆرگیاس بە نەزانی شتەکان دەکات ئەوە ماڵیان کاول دەکات، لێرەوە ناچار دەبن چی بکەن؟ لەگەڵ لۆگۆسا خۆیان سازکەنەوە، بەڵام ئەوە لەگەڵ لۆگۆسا سازبوونەوە نییە، ئەوە لەگەڵ بەرژەوەندی خوا سازبوونەوەیە، یعنی ئەوەی کە دیمۆس داوای دەکات. ئەوان لەگەڵ بەرژەوەندی خۆیانە ساز دەبنەوە، بەڵام لەویا ساز دەبنەوە ینی کە لەگەڵ لۆگۆسا یەک دەگرێتەوە، ینی ڕەنگەکە ئەمان ڕەنگە، بەڵام ئەو ڕەنگێکی ساختەیە ئەم ڕاستەقینەیە کە ئەوان بە پێی بنەمای بەرژەوەندی لەگەڵ لۆگۆسا ناچارن خۆیان سازکەنەوە، کە بەرژەوەندیەکەیان ناچاریان دەکات نەک لۆگۆس خۆی. ئەوە ئەو کاتە گۆرگاسیش چی دەکات؟ گۆرگاسیش دەبێت لەگەڵ ئەوانە هەمان بێتەوە، ینی ئەوان لەگەڵ بەرژەوەندیان و گۆرگاسیش لەگەڵ ئەوانە، چونکە وجودی گۆرگاز پەیوەستە بەوانەوە، وجودی ئەوانیش چی تەحدیدی دەکات؟ بەرژەوەندیەکانیان. تەبەن لای گۆرگاسی شەر بەرژەوەندیە، ئەڵێ بۆ ئەوەی خەڵک بەڕقانە چن لێی، بۆچی؟ چونکە ئەگەر خەڵک ڕقی لێڵگرن ئەوە و کاتەوەیشی نامێنێ، کەس ناچێتە لای فێری وتاربێژی بێت و سوود لەمە وەرگری، ینی هەمووی ئەوەی کە لەسەر بنەمای بەرژەوەندیە چ لای گۆرگاس، ئەوەی بنەمای مشتەرەکی بینی گۆرگاس و جەماوەرەکەیە چییە؟ بەرژەوەندیە، سوودە. بەڵام لێرە لۆگۆس کێشەیەکی دروست کردووە، خەریکە ئەم پەیوەندیە کێشەی تێدەکەوێت، بەڵام ئەمان بۆ ئەوەی پەیوەندیەکەی خۆیان پارێزن چی دەکەن؟ بە شێوەیەکی ساختە لەگەڵ لۆگۆسا خۆیان ساز دەکەنەوە. جا ئەم دەڵێ شەرمێکی ساختەوە، شەرمێکی ساختەی کردو ئەوەی وت کە نەدەبوا بێڵێ، ینی ئەوەی کە لای خۆیەتی ئەوەی نەوەی. لە ڕاستیە کۆی دیمۆس لێرە، ینی دیمۆس لێرە خۆی چی دەکا؟ خۆی بە بەرگی لۆگۆس دەپۆشێت تاوەکو لە ناوەوە خۆی بپارێزێت. و پاراستنەکەشی لەکوایە؟ لەوایە کە پەیوەندی نێوان گۆرگاس و جەماوەرەکە پارێزراو بێ. ئەم پەیوەندیش بۆ بەچی پارێزراو دەبێت؟ ینی چی دەپارێزێ؟ بنەمای بەرژەوەندی. ئازانم ئێستا ئەوە ڕۆشنە. اینجا بەبزانین دوای ئەوە
شتەکان بەرەو کوێ دەڕۆن. ئەڵێ ئەم دانپیانانەی گۆرگیاس وای لە گۆرگیاس کرد لەگەڵ خۆیدا لێکدەست بێتەوە و ئەمەش ئەوەیە کە تۆ هەمیشە دەتەوێت کەسانێکی پێ توش بکەیت. کاتێکیش پۆلس کەوتە گاڵتەکردن بە تۆ من گاڵتەکردنەکەی ئەوم پێ ڕاز بوو، بەڵام ئەوەتا ئەویش دەبینی کەوتە ناو هەمان داوەوە کە گۆرگیاسی کەوت بوو. یعنی سوکرات تۆ ئیشت ئەوەیە چۆن لێکدژی دروستی لەناو خەڵکەکە، یعنی وا لە خەڵک بکەی ناکۆک بێتەوە لەگەڵ خۆیان. تۆ دایمە وەستاوی بۆ ئەوەی خاڵێک بگری بۆ دروستکردنی ئەم ناکۆکیە. لە کاتێکە سوکرات خۆی ناکۆکیەکە دروست ناکە، خۆی دیمۆز لە ناو خۆیان ناکۆکە. چونکە دیمۆز بۆچی ناکۆکە؟ چونکە ئەوەی کە ڕاستە دروستی دەکە. یعنی ئەو شتەی کە دیمۆز کردوویەتی بەڕاست دەکرێت لە ناو خۆیان غەڵەت بێ، بەڵام بەلای دیمۆسەوە گرنگ نییە ئەگەر لە شوێنەکە بە غەڵەتیش نیشانی بدە. لەبەرەوە دیمۆس بەردەوام قسەکانی لێکدژ دەبنەوە لە ناو خۆیان، هەر بە خۆی لێکدژ دەبێتەوە. تۆ لەسەر ئەساسی بەرژەوەندی سێری شتەکان بکە. ئەمڕۆ شتێک لە بەرژەوەندی تایە تۆ بە چاک وەسفی دەبێت. سبەینێکە لە بەرژەوەندی تا نەبوو ئەوە دژی دەوەستیتەوە. یعنی شتەکە ئەمڕۆ باشە بۆ تۆ لەبەرەوەی باشە، یعنی بۆ بەرژەوەندی تۆ باشە، بە باشە باسی دەکەیت و وەسفی دەکەیت. بەڵام ڕۆژێک ئەگەر هەستت کرد لە بەرژەوەندی تۆیانە ئەوە چی دەکەیت؟ ئەوە دیت دەڵێ خراپە. یعنی بۆ خراپە چونکە لەگەڵ بەرژەوەندی منە یەک ناگرێتەوە، ئەوەی دەیکا لە بەرژەوەندی منانیە. کاتێ تۆ بە پێی بەرژەوەندی جوڵایتەوە حەق و ناحەق دیاری ناکرێت، ئەو کاتە ئەو شتەی ئەمڕۆ لە لات حەقە وە چاکە باشە بەشان و باڵیا هەڵدەدەی ستایشی دەکەیت، هەر سبێنێ خۆش چی دەکەیت؟ دێنیت دژی دەگیتەوە. لەبەرەوە تۆ استقرارت نییە لەوێ، ینی لە شوێنەکە ناوەستی بەردەوام لە جوڵەیەکەیت. ینی بۆ ئەوەی خۆت ڕاگری دەبێت بەردەوام بجوڵیت. جا لێرە ئەڵێ تۆ ئیشت ئەوەیە ئەو خەڵکەوان لێ بکەی بکەونە ناو لێکدژیەوە. لە کاتێکە سوکرات خەڵکەکەوان لێ ناکە بۆەوە ناگەڕێ، یعنی ئەو نایە لێکدژیەکە دووستە، ئەوان خۆیان لێکدژن. ئەو چی دەکە؟ ئەم لێکدژیەی کە هەیە ئاشکرای دەکە، یعنی زەمینە ساز دەکا بۆ ئەوەی ئەو لێکدژیەی کە شاراوەیە و دیمۆس هەرگیز نیشانی نادا بە ئین یاریەکی زۆر ساحێرانە دەتوانێت ڕەشت بۆ بکە بە سپیت بۆ بکە بە ڕەش بەبێ ئەوەی تۆ پێی بزانی. سوکرات دێ پەردە لەسەر ئەم سیحرە هەڵدەماڵێ، کە پەردە هەڵدەماڵێ ئەو کاتە چی دەردەکەوێت؟ ئەو لێکدژیانەی کە لە دیمۆزەیەتی کە دیمۆز دروستی دەکات لە ناو ئینسان، ئەو لێکدژیانە ئاشکرا دەبێت. و یعنی سوکرات دان نەنیشتووە بۆ ئەوەی بڵێ دەیکەی دەکەوێتە لێکدژیە و با من ئێنیکەم، نە، هەر دیمۆز خۆی لە کاتی قسەکردنە لێکدژیەکە دروست دەبێت. بەڵام سوکرات لەبەرەوە بەپی بەرژەوەندی ناژوڵێتەوە. ئەم قسەی کە کردوویەتی ئایا لە بەرژەوەندی ئایا بۆەوەی لەگەڵ یابێیا لە بەرژەوەندیانە، نە، ئەو بیر لەوە دەکاتەوە شتە ڕاستە لە خۆی ئایانە. لەبەرەوە وا بیر دەکاتەوە بە ئاسانی چی دەبینێ؟ بە ئاسانی ئەو لێکدژیانە دەبینێ کە هەیەی. فەرزەن ئەگەر خەڵکێک کاتێک بە پێی مەساڵح دەجوڵێتەوە لێکدژیەکە نابینێ، چونکە ئەوەی لەگەڵ ئەو گرنگ نییە لە لای ئەو شتە لەگەڵ حەق ئاساس دەبێتەوە یا ئاساس دەبێتەوە، گرنگەوەیە لە گەڵ بەرژەوەندیەکە ئاساس دەبێتەوە یا ئاساس نەبێتەوە. ئەمەی کە لەگەڵ بەرژەوەندیەکە ئاساس دەبێتەوە ئەگەر دژی ئەوەش بێ کە حەقا و کێشەی نییە لە لای. بەڵام سوکرات تەرکیزی لەسەر ئەوەیە ئەم شتە لەگەڵ حەقا دژ دەبێتەوە یا دژ نابێتەوە. لەبەر ئەوە بە ئاسانی دەتوانێت لێکدژەکان بینێت، چونکە بە چاوێکی ترەوە شتەکان دەبینێت، لە شوێنێکی ترەوە دەیبینێت. کاتێ ئینسان لە ناو وەزعێکایە شتانێکی ناڕۆشن هەن بۆی حەقیقەتی ئەو شتە ڕۆشن بێتەوە، کاتێک دەتوانێت بەو چاوەوە شتەکان ببینێ
دەبێ ئەو پەیوەندیەی کە پەیوەندیەکی بەرژەوەندی خوازانەیە بەو کێشەوە نەیمێنێت. بۆ نمونە ئەگەر مەوزوعەکە دابەشکردنی میراتێک بێت، کەسێک لەو کەسانە کە ئەویش حەقێکی هەیە لەو میراتە، بۆ نمونە ئەم کەسە ناتوانێت ئەو ڕاستیە ببینێ کە لەوێ دەبێت نیشان بدرێت و دەرکەوێ ئەگەر بێت و خەیاڵی لای چی بێ؟ خەیاڵی لای بەشەکەی خۆی بێ. چونکە ئەو کاتار دایمە تەرکیزی لای ئەوەیە چۆن ئەو بەشەی خۆی وەرگێتەوە، تەرکیزی لای ئەوە نییە چۆن ئەوەی حەقە ئەوە بکرێت. ئەیکەی دەتوانێت شتەکان بە ڕاستی ببینێ؟ کاتێک کە ئەمەی کە بەشی ئەوە لێ بردبێ، ینی لێ گەڕابێت. لێ گەڕابێ بۆ معنانە دابێتی بەوان، ینی گوێی لێ نەبێت چی لێ دێ لێ بێ، بەڵام بە مەرجێ ئەوەی کە حەقە لەوێ دەرکەوێت، ئەوەی کە ڕەوایە ئەوە حکم کات. ئیتر ئەمەی کە ئەم هەیەتی خوای دەکرد نەکرد پێی دەدرا، قەرزاریش دەبوو، بەڵام بە مەرجێ ئەوەی ڕەوایە لەوێ کاری خۆی بکە. یعنی ئەم عاشقە بە ڕەوایەتەکە، عاشقە بەوەی ئەوەی ڕەوایە لەوێ خۆی ئاشکراکە و ئەم بیبینێ و دەرکی پێ بکە. عاشقە مڵک نییە. لەم کاتە ئەو دەتوانێت چی بکە؟ بەو چاوە ببینێ کە تۆ ئاوا بینیت. ئەو کاتەوانەی کە لە ناو مڵکەکان کاتێک قسە ناکەن لە قسەکردنەکانیان تۆ بە ئاشکرا لێک دژەکان دەبین، چونکە لە شوێنێکە دەڵێ باوا دابەشیکەین، ئەو دەڵێ باش نییە چونکە لە مەسلحەتیان نیە، بەڵام لە شوێنێکی ترا کە دەزانێت لە مەسلحەتیایەتی دەڵێ باوا باشیکەین، ئاوا دابەشیکەین حەقا. یعنی هەر لە ئەمان کاتە تۆ ئەو کەسە لەبەرەوەی دایمە خەیاڵی لای مڵکە زۆر پێ ئاساییە لە ئێستا کە وتوێتی ئەمە نەوەڵاوە ناڕەوایە، لە دەقەیەکی ترا بڵێ وەڵام من ناغەڵەت بووم ئەمە ڕەوایە، بەڵام مۆزوعەکە ڕەوا ئیلاقەی بەڕەوانی لاقەی بەوەی هەست دەکا ئەلێرا ئەو بەشێکی زیاتری بەردەکەوێ و لەوێ بەشێکی کەمتری بەردەکەوێت. ئەلێرا ئەمە فەرقەکەی بینی سوکرات و ئەوانی ترە. سوکرات لەبەر ئەوە لەوێەوە سێر دەکا، ئەوە لێک دژەکان دەبینێ، بەڵام ئەوان لەگەڵ خۆیانە کە قسە دەکەن لەبەر ئەوە لە بەرژەوەندیەوە قسە دەکەن لێک دژەکانی گرنگ نییە لەلایەن و بۆ کەسیان گرنگە، یانی ئیتیفاقیان کردووە ڕێککەوتون لەسەر ئەوە کە یەک لێک دژەکانی یەکتر نەبینن وە گرنگیش نین لێک دژەکان. بۆچی؟ چونکە حەق گرنگ نییە لە پەیوەندی ئەوانە، حەق گرنگ نییە. چی گرنگە؟ ئێمە ڕێککەوین بەو شکڵەی کە بۆ بەرژەوەندی هەردووکمان باشە. ئیتر ئەو شتە بە حەقدا بەش دەبێ یا نەحەق ئەوە مەوزوع نییە. بەڵام سوکرات لێرە ئەوەی دەیبینێ حەقە، لەبەرەوە بە ئاسانی ئەو لێک دژیانەی کە ئەوان تێدەکەون ئاشکرا دەبن و ئەم بینینە لێک دژەکان ئاشکرا دەکا. ینی ڕووناکیەک دروست دەبێت کە لێک دژەکان تایە دەردەکەون. سوکرات خۆی لێک دژی ناخاتە ناو شتەکەەوە، لێک دژەکان خۆیان دەردەکەون. بەڵام کالیکلیس تۆمەتباری دەکا بەوەی کە سوکرات تۆ دایمە یاریەک دەکەی وە خەڵکەکە وا لێ دەکەی لەگەڵ خۆیان لێک دژ بێتەوە. ئەمەی سەڕی بردنەوەی تۆیە لە گفتوگۆکانە. وا تەسەوەر دەکا سوکرات وا دەبینەوە ژاری بردنەوە دۆڕان دەکا مۆزوعی قەنەعات، چۆن قەنەعاتت پێ بێنە مەشتەوایە. اینجا دێتە سەر کالیکلیس سەر پۆلس، باسی پۆلس دەکا. ئەڵێ من ئەو کاتێک کە پۆلس گاڵتەی پێکردی، تەمان سەرەتا لە کۆرسەکەی پێشوو باسی پۆلسمان کرد کە پۆلس دەست پێ دەکا بە گاڵتە پێکردن بە سوکرات دەست پێ دەکا، ینی گاڵتە بە سوکرات دەکا و جۆرە لە تەحەدای دەکا، وەکو بڵێ قسە پرۆپوچانە چییە، وەک هەست دەکا گۆری گیاس لە توانایان نەبووە جوابی باتەوە وە خۆی وەکو کەسێک دێتە پێشەوە کە دەڵێ من دەتوانم موشتانی کە تۆ هەیە ڕەتی کەمەوە، ئەوەکەی قسەیە کە تۆ دەکەیت ئەوەیە دێتە ئەو شوێنە دەڵێ ئەوەی ستەم بکە خۆشبەختە، نمونە دێنێتەوە فلانە کەس خۆشبەختە و فیسا، ینی بە جۆرە قسە دەکا لە ڕواڵەتە قسەکان فعلەن هەست دەکەی جێگەی باوەڕ پێهێنانن، فعلەن ستەمت لێ بکرێ
ناخۆشترە لەوەی کە ستەم بکەیت چونکە ستەمکردن بە ئازارترە ستەم لێکران بە ئازارترە تا ستەمکردن بۆ کەسێکە حەق مەوزوعی نەبێنی ئەو لێرەوە دێت و ئەمە خۆی ئەگەر بە چاوێک لە شوێنە کۆسێریکە ئەمە وایە بەڵامی ترەوەی مۆزوعەکە دەچێتەوە شوێنە سوکرات دێنێ و برەما ئەستاتیکێ دێنێ باشە کامیان قێزەونە ناشیرینە ستەم بکەی یا ستەم لێ بکرێت ئەمە دێنێتە پێشەوە گفتوگۆکە درێژە دەکێشێت تەبان کالکلیز ڕەخنە لەمە دەگرێت کە سوکرات یاریەک دەکا بزانین یاریەکە چییە هەڵێ من گاڵتەکردنەکەی سەرەتا کە ئاوا بەرامبەرە ڕاوەستا زۆر بەدڵم بوو تۆ مستەحەقی ئەوەی گاڵتت پێ بکرێت بەڵام تۆ زۆر زیرەکانە بەهۆی هەرە و زمان پاراویەتەوە کە هەیە هێنیشت پۆلسیشت دەستەمۆ کرد پۆلسیشت هەر وەکو گۆرگاست بێدەنگ کردو و پۆلیسیش ناچار بوو لەگەڵ قسەکەی توە خۆی ساسکاتەوە و بێتە سەر لەگەڵ تا هاوڕا بێتەوە هەڵێ ئەوەی کە پۆلیسی لەسەر دەبێت سەرزەنش بکرێت ئەوەیە کە لەگەڵ تۆ داوڕا بوویەوە لەسەر ئەوەی کە قەزەوەنترینی شتەکان ستەمکردنە نەقسەم لێکران هەڵێ پۆلیس غەڵەتە گەورەکەی لەویا بوو کە تۆ خستا و داوەوە بەوەی ئەو پرسیارەوە وتت ستەمکردن قێزەوەنترە یا ستەم لێکران کامیان پیس و ناشیرینترە ئەڵێ من سەرزەنشتی دەکەم لەویا کە ئەو وتی ستەمکردن قێزەون و ناشیرینن لا ستەم لێکران هەڵێ تۆ ئەمە دەسەڵات یعنی کە لەویا لەگەڵ تا هاوڕا بوویەوە بەهۆی ئەمەوە یەکسەر کەوتە ناو داواکەتەوە تامان ئەگەر من لە حەزەمان کردبێ لە گفتوگۆکەی پۆلس و سوکراتە یەکەم شت کە ئیتیفاقی لەسەر دەکەن یعنی لەگەڵ یاساز دەبنەوە ئەو خاڵەیە کە ستەمکردن قێزەوەنترە لە ستەم لێکران ئیتر لێرەوە نەتیجەکانی تر دەست پێ دەکەن لێرە دەبینی کالیکلیس زۆر بە وردی ملاحەزەی ئەوەی کردووە سوکرات چۆن قسە دەکا و چی دەکا وای زانیوە سوکرات بەهۆی ینی داوەکە دادنی ئەمە ڕێگایەکە بۆ داودانانەوە ینی ئەو حسابی ئەوەی کردووە کە چۆن سۆفستایەکان باسی زیرەکی خۆیان دەکەن لە قسەکردنا سوکراتی زیرەکە لە زیرەکیەوەیە ئەمەی کردووە ینی ئەو ئەرفعلەن ویستویەتی وا لە پۆلیس بکە قەنەعات بێنێ بەشتەکە لە کاتێکە سوکرات بە پێی لۆگۆس قسە دەکا ینی مۆزوعەکەی ئەوە نییە پۆلیس لەگەڵی هاوڕا دەبێتەوە یانە ئەڵێ تۆ دوای ئەو دانپیانانە نەی ئەو بەخسەکانت سەر لێ شێواند و بە شێوەیەک ئاراستت کرد نەوێرێ بۆ چوونە ڕاستەقینەکەی خۆی بڵێ ئەی لە کاتێکە ئەم سەرەتا بوو سەرەتا و پرسیارەی لێ کرد ستەمکردن قێزەوەنترە یا ستەم لێکران یا گۆرگیاس خۆی هینە پۆلیس خۆی جوابی دایەوە یعنی هیچ تاکو گفتوگۆکە دەستی پێ نەکرد بوو ئەڵێ ئەو هەر ئەوەندەی کە لەویا هاوڕابوویەوە لەگەڵتا یەکسەر دوایەوە تۆ سەر لێ شێوان بە پرسیارکردن و لێ کرد کە ناچار بێت قسەکەی خۆی ئەوەی کە هەیەی بیشانێتەوە بەڵام لە کاتێکە لە ڕاستیە ئەوەی کە دەڵێ قێزەوەنترە سوکرات ینی وای لێ نەکرد ئەو ئەمە بڵێ ئەو خۆی ئەمەی وت ینی لێرە یاریەکی تایە ئەو لەلایەکەوە دەڵێ دوای ئەوەی ئەمە ڕوویدا تۆ سەر لێ شێوان ئەی لە کاتێکە خۆی دەبوایە ئەوەی کە ئەوەی وتووە بەوەی سەر لە شێوانی سوکراتەوە ینی سوکرات سەری لێ شێواندووە کە ئەوەی وتووە کە ستەمکردن قێزەوەنترە کامە ئەو خاڵەیەکە سوکرات و پۆلیسیایە یەک دەگرنەوە ینی ئەوەیە کە لۆگۆس دەبینێت هەڵێ ئەو نەیوێرایتر بۆ چوونەکەی خۆی بڵێ یان ئەویش لە ترسا و لە شەرما و ئەمیان لە ترسا بۆ چوونەکەی خۆیان شاردەوە تەبان بۆ چوونەکەی ئەگەر وابێ بەپی کالکلیز ینی دەبێت لای پۆلیس ستەم لێکران قێزەوەنتر بێت لە کاتێکا لای پۆلیس ستەم لێکران ناخۆشترە بە ئازارترە ئەمانەیە ئەم بە ئازارترە بەڵام
ستەمکردن قەزەونترە. بەس ئەگەر بەپێی قسەکەی کاریکلیس بێت دەبێت لای ئەو لە ئەساسەوە ستەمکردن جوان بێت، جوان ینی ستەم لێکران قەزەوند بێت. بەڵام سوکرات وای لێ کردووە کە ئەمە بشارێتەوە چی بڵێ، ئەوە بڵێ کە لەگەڵ قسەکەی سوکراتایەت. لە کاتێکا سوکرات نەیوتو بوو لای ئەو ئەمە ئیقتراح نەکردووە، ینی من دەڵێم ستەمکردن قەزەونە، ینی سوکرات دەمە ناڵێ. سوکرات پرسیار دەکە ئەرێ کامیان قەزەونترە، ئەویش ئەوە دەڵێ، ینی ئەمە هەم ئاهەنگبوونەوە نییە لەگەڵ قسەکەی سوکراتە، چونکە سوکرات دەمەی نەوتووە و بۆ ئەوەشی نەوتووە ئەو چی دەڵێ و چۆن ناڵێ، ینی ئەم شتەکە لە سوکرات وەرنەگرتووە، ئەی شتەکە لەکوێ وەرگرتووە؟ لە لۆگۆسەوە وەرگرتووە لەناو خۆیان، کە سوکرات دەمەی نەدرکاندووە. لەبەر ئەوەیە هین دەڵێ کالیکلیس دەڵێ لە دوای ئەوە لە کاتێکە خۆی ئەگەر سەری لێ بشێوەندایە دەبایە لەو خاڵەوە سەری سەر لە شەوانەکە دەسی پێ بکردایە. و ئەمەش کە لێرە پۆلس دەیڵێ نە سوکرات زەختی لێ کردووە، سوکرات تەنها پرسیارێکی کردووە و ئەویش جوابی داوەتەوە بەبێ ئەوەی پۆلس بزانێ لای سوکرات کامیانە. ئەم خۆی وەڵامی داوەتەوە، ینی ئەوەی کە ئەم وتوێتی یان لەگەڵ لۆگۆسا یەک دەگرێتەوە یا لۆگۆس لە ڕێگەی پۆلسەوە ئەم حکومەی داوە. کاتێک دەتوانین بڵین لەگەڵ لۆگۆس یەک دەگرێتەوە ئەگەر بێت و پۆلس نە جەماوەرەکە نە سوکرات تەسیری لێ نەکردبێ و نە مەسلحەت نەر شتێکی تر تەسیری لێ نەکردبێ لە وتنیەوە. بەڵام وتنی ئەمە وا دیارە فعلەن لۆگۆس لە لۆگۆسەوە وتراوە نەک لە بەرژەوەندیەوە، چونکە لە بەرژەوەندی ئەوان نەبوو کە ئەوە بڵێ، ینی پۆلس لە ڕاستیە لە بەرژەوەندیان نەبوو بڵێ ستەمکردن قەزەوەندترە، چونکە بەوەی یاریەکەی دەدۆڕان ئەگەر مەوزوعەکە یاریەکە بێت. بەڵام لەوێ ئەو وەڵامە دەداتەوە فعلەن کە لە لای ڕاستە، بەس کالیکلیس دەیەوێ بڵێ پۆلس ئەوەی نەدەویست تۆ سەر لێ شێواندووە، پۆلس پێی وا نەبوو کە ستەمکردن قەزەوندترە لە ستەم لێکران. ئەگەر بەهاتایەوە کالیکلیس حەقیقەتی بیویستایە دەبوایە ئەمە بە پۆلس بڵێ، پۆلس ئایا تۆ سوکرات ناچاری کردی ئەمە بڵێ یا خۆت پێت وا بوو ئەمە وایە. تەبەن ئەمە لە گفتوگۆکان نایەتە ناو گفتوگۆکەوە و کالیکلیسیش گرنگ نییە لە لای ئەرێ پۆلس بەڕاستیەوە قسەی پۆلسەیانە، ئەوەی گرنگە لە لای چییە؟ سوکرات تۆمەتبارکە، ئەوەی گرنگە لە لای بڵێ تۆ ناچارەت کردوا بڵێ، ئەوە لە لای گرنگە، ینی گرنگ نییە لە لای ناچێت تحقیق بکە لە پۆلس تا پۆلس لە زمانی پۆلسەوە ئەو شتە دەرکەوێت و تەمان سوکراتیش پێی ناڵێ، سوکراتیش نایە ئەم ناچار بکە کە بێت پۆلس ناچار بکە کە ئەوەی هەیەی بیڵێ ئەوەیە کە قەزەوندترە یا فعلەن شتێکی ترە و شاردوویەتەوە. لای کالیکلیس گرنگ ئەوەیە بڵێ سوکرات تۆ یاریەک دەکەی من یاریەکەی تۆ دەزانم لەبەر ئەوەی چۆن ئەوانت خەڵەتاندووە ناتوانانی من خەڵەتێنی. تاوان زانی یاریەکە چیە دوایەوە چی دەڵێ؟ ئەڵێ تۆ دوای سرد لێ شێوان ئەڵێ لە ڕاستیدا تۆ لافی ئەوە لێ دەدەی کە بە شوێن حەقیقەتا دەگەڕێت و لێ کۆڵینەوەی لەبارەوە دەکەیت، بەڵام بەو کارەی دەکەی دەمانخەیتە ناو سەفسەتەیەکەوە لە ڕێگەیەوە دەمانگەیەنی بەوەی شتێک لە ڕێگەی یاساوە جوان بێت لە ڕوانگەی سروشتەوە جوانە، لە کاتێکا زۆر شتەیە لە ڕوانگەی یاساوە جوانە بەڵام لە ڕوانگەی سروشتەوە پیس و پێزەونە. واتە زۆر جار سروشت و یاسا لەگەڵ یەکدا دش دەبنەوە. ئەڵە لە ڕاستیدا کەسێک شەرمێکی ساختە بکایە بۆ چوونی خۆی لە ترسا بشارێتەوە، شەرمە ساختەکە گۆرگاز کردوێتی ئالاساس پۆلسیش لە ترسا بۆ چوونەکەی شاردوێتەوە، ئەوە هەر لەگەڵ خۆیدا دەکەوێتە ناو لێک دژەوە.
ئەڵێ سوکرات ئەو نهێنیەی کە تۆ بۆ مەبەستێکی خراپ لە گفتوگۆ بکاندا بەکاری دێنی و بەهۆیەوە سەر دەکەی بەسەر نەیارەکانتە من دۆزیومەتەوە. ئەویش ئەوەیە گەر یەکێک لە ئێمە بە پێی یاسا قسەی کرد ئەوە تۆ بە پێی سروش پرسیاری لێ دەکەیت و یەکێکیش بە پێی سروش قسەی کرد تۆ بە پێی یاسا پرسیاری لێ دەکەیت. تۆ بەر لە ماوەیەک لەبارەی ستەمکردن و ستەملێکرانەوە ئەمەت کرد. پۆلیس باسی ئەوەی کرد کە بە پێی یاسا قەزەوەنترینە، بەڵام تۆ ئەم ئالەت خۆستەوە و باسەکەت بۆ ئاراستە دابێت کە بە پێی سروشتیش قەزەوەنترە. لێرە گۆرگیاس دەیەوێ بڵێ سوکرات تۆ لە گفتوگۆکە نێتت پاک نییە، ناتەوێ حەقیقەت بە شوێن حەقیقەتا بڕۆین پێکەوەی حەق و ڕاستە ئاشکای بکەیت، تۆ نێتت خراپە و تۆ دەتەوێت تۆ یاری دەکەیت و تۆ ئێمە هەڵدەخەڵەتێنی و کەسێکی هەڵخەڵەتێنەری وەتوانیوتە پۆلیس و گۆرگیاس هەڵخەڵەتێنی لە ڕێگەی یاریەکەوە کە دەیکەیت و ئەوان پیان نەزانیوی، بەڵام من ورد لێت ڕاماوم کە چی دەکەی لەبەر ئەوە دەزانم یاریەکەت چییە، بۆیە تۆ ناتوانانی من بخێتە ناو ئەو داوە و حەقیقەت بشاریتەوە. طبعا ئەو تاوانبار دەکا بەوەی کە بە شوێن حەقیقەتان ناگەڕێوەم هەر دەیەوێت لێکدژی لە کەسەکانە دووسکا و لە قسەکردنا لەو ململانەیە بیان باتەوە و ئامانجی سوکرات بردنەوەیە نەک ئەوەیە کە جەماوەر ڕازیکا و جەماوەر وتافی بۆ لێدەن کە سوکرات بردوویەتەوە و سوکرات پاڵەوانە ئەویتر دۆڕاوە. ئەلێرا بابەتێکەیە گرنگە بەڵام هەست ناکەم بم کاتەکە کەمە باز ناکرێ، ئەویش ئەوەیە ئەو یاریەکە بە ئیدعای پۆلیس ئیدعای کالیکلیس سوکرات دەیکات. زانین چییە ئینەکە ئیدعاکە؟ ئەڵێ سوکرات تۆ خەریکی سەفسەتەیەکی سەفسەتەکەش ئەمەیە. ئەڵێ دووشت دێنێتەوە یاسا و سروشت. کاتێک ئێمە بەپێی یاسا لێرە مەبەستی لە عورفە نەریتی کۆمەلگا. طبعا ئەم نەریتی کۆمەلگایە دواتر دەبێتە چی؟ دەبێتە یاسای حکوومەتیش، ئەو یاسایی کە خەڵک دایدەنێ لەسەری ڕێک دەکەیەوە دەڵێ ئەمە یاسایە. ئەڵێ ئەمە یاسایەکە، سروشتیش یاسای خۆی هەیە. یعنی چی؟ لای ئەم عەلا ئەساس دەیەوێ یاسای سروشتی و یاسای کۆمەڵایەتی جیاکاتەوە و دەڵێ سوکرات تۆ یاریەکەت ئەوەیە کاتێک خەڵکێک بەپێی سروشت بەپێی یاسای سروشت بیر دەکاتەوە و دەڵێ ئەو شتە ئاوایە ڕاستە یا هەڵەیە، کاتە ئاوا قسە دەکات تۆ دەیت چی دەکەیت؟ بەپێی یاسای کۆمەڵایەتی کۆمەلگا پرسیاری لێ دەکەیت. ئەلێرەوە لە بینی ئەم دوو سیستەما تۆ چی دەکەیت؟ ئەم دوانە تێکەڵ دەکەی بۆی تێکەڵکردنی ئەم دوانەوە کەسەکە دەخەیتە ناوداوی خۆتەوە. ئەی بۆچی بۆی تێکەڵکردنی ئەم دوانەوە ئەمە ڕوودەدا؟ چونکە لای تەوان کالیکلیس یاسای کۆمەڵایەتی و یاسای سروشتی لە زۆر شوێنە دژی یەکن. یعنی چی؟ یعنی بەپێی یاسای سروشتی شتێکەیە ڕەوایە، بەڵام بەپێی یاسای کۆمەڵایەتی ئەو شتە ناڕەوایە. وە کاتێک ئەوەی بەپێی یاسای سروشتیەکە ڕەوایە تۆ دەیێنیت لەبەر ئەوەی بەرامبەرەکەت یاسای سروشتی و یاسای کۆمەڵایەتی لە یەکتر جیا ناکاتەوە هەروە دەزانێ هەمان یاسایە، تۆ دەیێنیتە ناو بە پرسیار دەیێنیتە ناو نەریتەکەوە، بە نەریتەکەش پێی ساغ دەکەیتەوە کە ئەو شتە ڕاستە لە کاتێکە بە یاسا کۆمەڵایەتی و نەریتەکە ئەو شتە ڕەوانیە. یعنی بە یاسا سروشتەکە ڕەوایە بە یاسا کۆمەڵایەتیەکە ڕەوانیە. تۆ دەیێنی
کە خۆی بە یاسا سروشتەکە ڕەوانیە و ئەو ئەمەی ئاشکا کردووە کە ڕەوانیە، بەڵام تۆ دەیێنی بە یاسا سروشتەکەش نەریتەکەش وای لێ دەکەی کە ناڕەوا بێ لە کاتێکە بە پێی یاسا کۆمەڵایەتەکە ڕەوایە، دواتریش هەر بە پێی یاسا کۆمەڵایەتەکە دێنی چی دەکەی لێ دەرێت. یعنی ئەمە یاریەکەیە. وەکۆ وایە کەسێک یاری دوو یاری هەیە، یاری بۆ نمونە شەترەنج و یاری دامە. کەسەکە داش ئەو داشەی کە هەیە بە پێی یاسای شەترەنجەکە دەیجۆڵێنێت، بەڵام تۆ دێنی ئەم داشانە دێنیتە سەر یارینەکە دامەکە. ئەو کاتە ئەو یەکێک لەو داشانە کە لەوێ بە قانونێک دەجۆڵێتەوە، لێرە بە قانونی دامەکە پێی دەجۆڵێنی، یعنی پێی دەڵێ ئەمە بە قانونی دامەکە ژەرەمان شتە. یعنی وەزیر لەوێ جۆڵەیەکی هەیە بە پێی یاسایەک دەجۆڵێ، بەڵام لێرەکە هێنات کردت بە داشی دامە، ئەم وەزیرە بە یاسایەکی تر دەجۆڵێ، ئەڵێ تۆ دێنی ئەم ڕقایەی بۆ دەگۆڕی. ئەو بە سروش دەزانێ، نەریتە سروشتەکە دەزانێ یاری بکات، تۆ دەیێنیت لەسەر بە هینەکە شەترەنجەکە دەزانێ یاری بکات کە نەریتە باوادابنێ نەریتە سروشتەکەیە، تۆ دەیێنیت بە نەریتە کۆمەڵایەتیەکە کە دامەکەیە یاری پێ دەکەی. ئەو کاتێک بە یاسا سروشتەکە لەسەر ڕقعە کۆمەڵایەتیەکە شتەکە دەجوڵێنێ، ئەوە تووشی لەگجی دەبێتەوە. بۆچی؟ چونکە ئەوەی بەو یاسایە لە بە یاسا سروشتەکە لەسەر ئەمە یاریەکەی پێ دەکرێت، لەسەر ئەمە بەیە ئەمان یاسا ناتوانانی یاریەکە بکەیت. ئەو کاتە لێک دژیەکە لە نێوان دوو یاساکە ئایە، تۆ دەیێنی دەیخیتە ناو کەسەکەەوە، ینی کەسەکە ناچار دەکەی لەگەڵ خۆیان لێکجی دەکەیتەوە. ئەو کاتێک لە ناو بە سروشت بیر دەکاتەوە، تۆ بە نەریت پرسیاری لێ دەکەی. کاتێک ئەم بە نەریت بیر دەکاتەوە یا یەکێک لەسەر ئەم ڕقایان بێت، تۆ دەیبێتە سەر ڕقاکەی تر لەوێ یاریەکەی پێ دەکەیت و تووشی غەڵەتی دەکەیت و لێرە تۆ تووشت کردووە، بەڵام دەڵێی خۆت لێک دژی و ئەلێرە یاریەکە دەبێتەوە. یعنی بە منطقی کالیکلیس هێزی سوکرات تەمان وەکو یاری چێک دەبینێ، کالیکلیس وەکو خۆی دەیبینێ کە ژاری دەکا، ئەڵێ ئەوەیە تۆ کەسەکە توش دەکەی بەوەی کە بە یاسایەک ڕاهاتووە بەو یاسایە کار دەکات، دەیێنیتە ناو ساحەیەکی ترەوە کە یاسایەکی تر ئیشی تیارەکە. ئەمە گەل لە یاریەکە بیبینین وەکو وایە کەسێک خەریکی کۆنفۆیە وەکو یاریەک، و ئەم کۆنفۆ یاسای خۆی هەیە، دەبێت دەست و ئەوانەی بە شێوازێک بجوڵێنێتەوە، بەڵام تۆ بیێنیتە لەگەڵ ملاکیمێکە داینیت و ناچاریکەی بە قانونەکانی ملاکەمە بجوڵێتەوە. ئەو کاتە ئەو لێکجی لە ناو چیا دووز دەبێت، لە ناوە سوکەوتیا دووز دەبێت، چونکە ئەو یعنی شتانەی دەیکا لەگەڵ یاساکە دژ دەبێتەوە کە دژیش بوویەوە و کاتە چییە دەدۆڕێت، چونکە جوڵەیەکی قانونی نەکردووە کەواتە دەدۆڕێ، بەڵام دۆڕانەکەی ئەلاساس ناحەقە چونکە ئەم یاریی پێکراوە. ئەو هێنراوە خۆی کۆنفۆ دەکا، بەڵام هێنراوەتە ناو ساحەیەک، ساحەی ملاکەمەیە و دەبێ بە پێی ئەو یاسایە بجوڵێتەوە کاتێکی کە لە ناو ملاکەمە هەیە، ئەو بە پێی یاسای سروشتەکە دەجوڵێتەوە کە بە پێی یاسا سروشتەکە لێرە جوڵایەوە، ئەو کاتە دەکەوێتە غەڵەتەوە و دەکەوێتە ناو لێک دژیەوە. یعنی ئەوەی دەیکا ناڕەوایە، ئەوەی کە لێرە دەیکا ناڕەوایە، چونکە بە پێی سروش ڕەوایە، بەڵام بە پێی یاسا نەریتەکە ناڕەوایە.